سڵاوم هەیە بۆ خەڵکی کوردستان. هەمووتانم خۆش دەوێت. ڕێزی تایبەتم بۆتان هەیە. یادەوەریەکی باشم هەیە کە هاتم بۆ کوردستان. بە تایبەت لەگەڵ هێرۆخان چونکە پێشوازیکی باشی لێکردم. ڕێزێکی تایبەتی لێگرتم. لەبەرەوەی 50 ساڵە لە کاری مۆسیقای حرفەیی لە تەنیشت ئۆرکسترا لەسەر شانۆ لە ستۆدیۆ کار دەکەم. لە هەر ساز دروستکەرێک باشتر دەنگەکان دەناسمەوە چونکە من لە تەنیشت سازدا کارم کردووە. دەزانم کام دەنگە باشە. ئۆرکسترامون رو بدونم چون تو صحنه بودم. من چرا دل به تو دادم که دلم میشکنی یا چه کردم که نگه باز به من می نکنی یا چه کردم که نگه باز به من می نکنی